خوێندن بۆ منداڵان تەنها ئەوەیە کە ئەوەی لە ناو منهەج و کتێبەکەی ئەو ساڵەیەتی لەبەری بکات و بۆ کاتی امتحان خۆی ئامادە بکات و تەواو یاخود هەر ئەوەندەیە کە منداڵەکانمان فێر بکەین قۆناغەکانی خوێندن ببڕێت و ئیدی کارێکی دیکەی پێ نەکات. ئایا خوێندن و نووسین خوێندنەوە هەموو ئەمانە لای منداڵە بێتە کللتور یاخود ئەبێتە ئەوەی کە پەرە بدات بە هەنگاوەکانی نووسینی ئەدەبیانە لای منداڵان چۆن فێریان بکەین. ئێمە لەسەرم بابەتە میوانداری مامۆستا کاروان عەلیمان کردووە کە خاوەنی ماستەرە لە شانۆ و ئەدەبی منداڵاندا. مامۆستا کاروان بەخێراتی. زۆر سپاس بینەرانمان باش وادارم بتوانین میوانێکی ڕوحسوک بین و هەروە بتوانین زۆرترین زانیاری لە مەڕ بابەتەکەماندا بگەینی. ئەبۆ هیوێن مامۆستا گیان سپاس. مامۆستا نووسین بنەما و استراتژیەیەکی خۆی هەیە. بە تایبەت ئێمە ئەگەر بمانەوێت ئەبێت چەندین ساڵ بۆی بخوێنین یاخود لە کۆلێژەکان، بەڵام چۆن بتوانین بناغەیەکی پتە و بۆ منداڵدانین کە هەر لە مناڵیەوە دەست پێ بکات، بزانێت نووسین تەنها کۆپیکردن نییە لە کتێبەکەیەوە بۆ سەر دەفتەرەکەی، خۆی بزانێت بنووسێت، خۆی بزانێت شێوازی وتەکان چۆن ڕێک بخات. هەڵبەتە لە دنیای ئەدەبی منداڵاندا بابەتەکە هێندە سانا و ئاسان نییە ئێمە بتوانین ڕاستەوخۆ منداڵ وا پەروەردە و گۆش بکەین یەکسەر دەست بە نووسین بکات. لە سەرەتادا ئێمە پێویستمان بەوەیە منداڵەکە ڕابهێنین و هەروە منداڵەکە ئاشنا بکەین بە ئەدەبی منداڵان و لە ڕێگای ئەدەبی منداڵانەوە گۆش و پەروەردەی بکەین تاوەکو بتوانێ نەوەیەکی تەندروست و هەروە بتوانێت ژیانی خۆی لە ڕێگای ئەدەبی منداڵانەوە بەسەر بێت. وەکو ئاماژەت پێکرد ستراکچەری نووسین لە ئەدەبی منداڵاندا ستراکچەرێکی زۆر ئاسان نییە تاوەکو منداڵ بۆ خۆی بتوانێت پێی بەو بابەتە باتووە بابەتەکان بنووسێتەوە، بەڵکو ئەمە کاری ئێمەیە یان هاو خامەکانی منە یاخود ئەرچی مامۆستایانە بتوانێت منداڵ زیاتر ئاشنا بکات بەو ئەدەب و جیهانە ناسک و فراوانەی دنیای منداڵە. باشە، کاتە و ئاشناکردنە چۆنە؟ ئاشناکردنەکە هەروەکو لە سەرەتاش ئاماژەم پێکردووە بەو جۆرە ئاسان نییە، پێویستە مامۆستایانی بەلایەنی کەمۆیان هاو خامەکانی من کە بۆ ئەدەبی منداڵان دەنووسن لە ڕێگای کتێبەکانیانەوە منداڵان سەرەتا گۆش و پەروەردە بکەن و وایە لێ بکەن حەز و ئارەزویان لە بابەتەکە هەبێ و پاشان بچینە سەر بابەتێکی تر کە جگەلەوەی کەوا دایک و باوک هۆکارێکە بۆ ئەوی کەوا منداڵەکەی بەڕێو ئاڕاستەیەکی تر بات. ناوەندەکانی فێربوون مامۆستایانی بواری هونەر پێویستە بینی دەواازەیەکی زۆر باش واڵا بکەن بۆ منداڵەکان لەو دەواازەیەوە منداڵان لە ڕێگای وانە هونەریەکانەوە منداڵان پەروەردە بکەن و ئاشنایان بکەن بەو بوارە گرنگە. باشە، باسیەوەت کرد مامۆستایانی هونەر ئەوەندەی بەبیرمان بە یاخود ئێستاش بە زۆری کاتێکە مامۆستای هونەرە بینی تەنها وێنە کێشان یاخود میوزیک یەتۆ بەرچاومانیان وەرشەکان. ئایا مامۆستای هونەر پێویستەکە لەسەر ئەدەبیات، لەسەر نووسینی شعرێک، چیرۆکێک، لەسەر شێواز یاخود تێکست چۆن بکەیتە میلۆدیەک یاخود هەموو ئەمانە کاریگەری هەبێت، ئەمانەمان فێرەکەن مامۆستایان ئێستا ئەتوانن لەگەڵ خوێندکارە ئەمانە باس بکات و گفتوگوی لەسەر بکە و فێریان بکە. لە کاتی خۆماندا دڵنیام هەمومان لامان ڕوون و ئاشکرایە بەو جۆرە نەبوو، بەڵام سوپاس بخوا کۆمەڵێک مامۆستای ئەکادیمی زۆر باش ئێستا لە مەیدانی پەروەردە و فێرکردندان و دەتوانن کۆمەڵێک چیرۆکی کورتە چیرۆک لە ڕێگای وانەکانیانەوە ئاماژە پێ بدەن و هەروە ئەو ئاماژە پەروەردەیانەی کە لە ناو چیرۆکەکەدا هەن وەکو تێستکردنێک، وەکو تاقیکردنەوەی، وەکو ئیگزامێک بە منداڵەکانیان بکەن یاخود لیان بپرسنەوە ئایا گرنگی ئەم چیرۆکە چییە، ئەو کاراکتەرە بۆچی ئەو دیالۆگەی گوت، ئەو کاراکتەرە بۆچی ئەو جۆرە جلوبەرگەی لەبەر بوو. ئەمانە هەموو هۆکارێک دەبێت بۆ ئەوی منداڵەکە بیر و ئەندێشەی بەرەو ئاڕاستەیەکی تر بڕوە و هەروەها دەبێتە هۆیە کە مامۆستاش زیاتر وانە هونەرەکەی بە شێوەیەکی ئەکادیمی تر بڵێتەوە منداڵەکەش زیاتر ئارەزووی لەوانەکە دەبێت. هەر بۆیە پێویستە مامۆستایانی هونەر زۆر بە شێوەیەکی کارامەیی دەست بدەنە بواری ئەدەبی منداڵان و گرنگی و سوود زۆر لە ئەدەبی منداڵان وەرگرن بۆ قۆناغەکانی هەموو قۆناغەکانی بواری خوێندنی منداڵان بە هەرزەکارانیشەوە. باشە، باسی چیرۆکت کرد تا چەند کاریگەری هەیە چیرۆک خوێندنەوە یاخود فێرکردنی منداڵەکانمان ئەگەر چیرۆکێک نەخوێنێتەوە نەخەوێت یاخود ڕۆژەکەی بۆشایەکی تایە ئەگەر چیرۆکێک نەخوێنێتەوە تا چەند گرنگە بێ بۆ شێوازی قسەکردنی لەسەر ژیانی ڕۆژانەی، دواتر لەسەر ئەو کاری ئەیکا، دواتر لەسەر ئەوەی کە فێری ئەدەبیات بێت یاخود بتوانێت لەو بوارەشدا کار بکات.
دۆن مۆڕای قسەیەکی زۆر جوانی هەیە کە یەکێکە لە کەسایەتی جوانەکانی ئەدەبی منداڵان دەڵێ ئەگەر بمەوێ منداڵەکانم پێ بگەێنم لە ڕێگای چیرۆکەوە پێی دەگەێنم چکە چیرۆک هۆکارێکە بۆ ئەوی منداڵ لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر بە جوانی لە کاراکتەرەکان بگا و هەروەها لە بیر و لە ئەندێشەی خۆیدا لە پاشان لە کاراکتەرەکەش دەکۆڵێتەوە دەڵێت چی مۆڕایە دەڵێ ئەگەر بێت و منداڵەکەم پەروەردە بکەم لە ڕێگای چیرۆکەوە پەروەردەی دەکەم بۆ ئەوەی بتوانێت کاربڕێکارێکی ژیان بێ و هەروەها بتوانێت لە کۆمەلگادا کەسایەتێکی سەرکەوتوو لێ دەربچێت و هەروەها بتوانێت زمانزانێکی باش بێ و کارەکانی خۆی زۆر بە باشی بەڕێوە بە کەواتە چیرۆک هۆکارێکی زۆر گرنگە لە ڕووی پەروەردە و سایکۆلۆژیەوە کەوا منداڵ بە شێوەیەکی باش پێ بکەینە ئێمە کۆمەڵێک چیرۆکمان هەیە کورتە چیرۆکن ڕەنگە دایک و باوکانمان یاخود لە ڕێگای کتێبەکانەوە بۆ منداڵان بیخوێنێتەوە ئەگەر بەراورد بکەی ئەو دایک و باوکەی کەوا گرنگجی بەلایەنی پەروەردە و ئەدەبی منداڵان دەدا یاخود کۆمەڵێک بابەت ئیتر ئۆپەرێت بێت چیرۆک بێ هۆنراو بێ بۆ منداڵەکان بخوێنێتەوە سیر بکەی هەر لە سێرکڵ یەکەم لە بازنەی یەکەمی سەرەتایی ئەگەر ڕەوزەش سیرکەی ینی باخچە سیرکەی ئەو منداڵانەی بەو جۆرە پەروەردەکراون زۆر جیاوازترن لە چاو ئەو منداڵانەی کەەوە هەرگیز چیرۆکێکیان بۆ نەخوێنراوەتەوە منداڵەکە ئاشنایە زمانزانە و شارەزای کۆمەڵێک بنج و بناوانی قسەکردن هەیە چکە چیرۆک کۆمەڵێک پرەنسیپی تایبەتی خۆی هەر بۆیە زۆر گرنگە مامۆستایان دایک و باوکان ئەرچی ئێمەیە بە تایبەت وەکو نووسەری منداڵان ئەم بابەتانە بە شێوەیەکی باشتر بگەێنی باشە چۆن وا بکەین ئێستا ئەزانین کە جیهان جیانی تەکنەلۆژیایە چۆن بتوانین وا بکەین کە منداڵەکەمان سوود ببینێ لەو ئامێرە زیرەکەی پێیەتی ئەگەر سەیری چیرۆکێک کات ئەگەر نەشی خوێنێتەوە گوێی لێ بگرێت بۆی کە منداڵ جیهانی منداڵ و بیرکردنەوەی منداڵ جیاوازە و جیهانی لە ناو مێشکی و خەیاڵانەی هەیەی دواتر فێر ببێت وێنای کات و بینوسێتەوە بی کات بە شێوازێک لە ئەدەبیات و نووسین پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە بدمەوە پێم خۆشە لەسەر چەم کێک هەڵوێستە بکەم ئەو هەندە زیرەکەی کەوا بەدەستی ئێمەوەیە ئەو موبایل ئەو بابەتە تەکنەلۆژیانە بەڕاستی کاریگەریەکی زۆر نەرێنی لە ڕووە نەرێنیەکەەوە لەسەر منداڵ دروست دەکات ئێمە ئەمە چەمکی بەرنمەکەمان نییە بەڵام ینی هۆکارێک نییە بۆ وەسیلەیەکی زۆر سەرەکی نییە بۆ پەروەردە و فێرکردن بەڵام ئەگەر بێت و ئەوەمان لە دەست ڕۆژ بێ و تیرەکە لە کەوان دەرچوو بێ منداڵەکە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان وابەستەی ئەو بابەتە کرابێ پێویستە دایک و باوک زۆر هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەو هەندە بکا کە لە دەستیدایە وە پێویستە زۆرترین ئەو پەیجانەی لەلابێکەوە پەیوەندی بە منداڵەوە هەیە چەندین پەیجی بواری منداڵان هەیەکەوە نووسەرەکە هەڵساوە بەچی هەڵساوە بۆی خۆی چیرۆکە دەخوێنێتەوە خۆی ئەدای کاراکتەرەکانیش دەکات یاخود ئەگەرنا سەدان بابەتی لێ بڵاو کردێتەوە بە ڕەنگا و ڕنگ بە وێنەی زۆر جوان بۆ ئەوەی کەوا بێ منداڵەکە بگەێنێ ئەگەر ئەو دایک و باوک ئەو ڕێگایەشی پێناگیرێ وا لە منداڵەکەی بکە منداڵەکەی هەندێکی ئەنی هەندی نەداتێ یان ئەو کەرەستە و ئەداواتە زیرەکانەی کە ئێستا هەیە هۆکاری فێرکردن نەتوانێت لی بگرێتەوە با بەلایەنی کەمەوە لەسەر ئەو خاڵانە هەڵوەستە بکات کەوا پەیوەندی بە بابەتەکەەوە هێنەوەکو ئێمە بابەتەکەی بدەین بێمەوە سەر پرسیارەکە بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین بە شێوەیەکی باش بابەتەکانمان و هەروەها منداڵیش پەروەردە بکەین ئەمە ئەرچی ئێمەمانانە بەڕاستی ئێمە خۆمان لە ئەرکەکە دزیوەتەوە و نووسەرانی منداڵانیش بە هەمان شێوە زۆر جار وایە بابەتێک اقتراح دەکەن بابەتێک دەنووسن وابەستەی بیر و خەیاڵی خۆیانە چۆن وێنە کێشان یەکێک لە کەرەستەکانی ڕەنگە چۆن دەنگخۆشی و هەروەها بەهرە هۆکارێکە بۆ دەنگخۆشی هونەرمەندێک ئەو هاش زمان و شارەزابوون لە پەروەردە و ئەدەبی منداڵان ئەرچی نووسەری منداڵانە شارەزا بێ و هەروە بتوانێت بابەتەکانی بە شێوەیەکی باش بکەێنێ کەواتە ئەو ئەرچی ئێمەیە ئێمە بەڕاستی کەم تەرخەمین لە بابەتەکە کە دەڵێم ئێمە من سەرەتا خۆم باز دەکەم ئەم جانووسەرانی تر چکە بەڕاستیەکەی کاربڕێکار و سەرکردەی وڵات هەر منداڵانن لە ئایندەدا بۆ ئەوی ئێمە بتوانین ئەم کارە بە شێوەیەکی باش بگرینە دەست وەروە بتوانین لە ڕێگای ئەدەبەوە منداڵان پەروەردە بکەین چەپڵەکە بە یەک دەست لێ نادرێ و دەبێت ئێمە شاوکاری باشە ئەتوانین پرۆسی خوێندن بکەین بە دەواازەیەک بۆ ئەو فێربوونی ئەدەبیات و ئەو پرۆسی کە ئێواتانوێت بێگومان دەتوانین چۆن ئەتوانرێت بۆ نمونە چۆن دەتوانین لە ڕێگای پرۆگرامەوە دەتوانین کۆمەڵێک بابەتی زۆر سانا و پەروەردەیی و پەیوەندی بەلایانی دەرونی و سایکۆلۆژیای منداڵەوە بێ بە ئاخنینە ناو بابەتە پەروەردەیەکان ئەمە لەلایەکی تر ئەگەر بێت و مامۆستایانی هونەر هەروەکو سەرەتای بەرنامەکەش ئاماژەمان بکرد مامۆستایانی هونەر هەر جاری وانەیەکیان بە ئۆپەرێت بە چیرۆک و هەروەها بە هۆنراوە بەسەر بەرن
بە بێگومانی کاریگەری دەبێت. ئێمە مامۆستایانی هونەرمان ئەوەی کەوا من ئاگدارم و هەروەها بەردەوامیش لەناو ئەدەبی منداڵاندا کارم کردووە، ئەمەوە نزیکەی 20 ساڵێک دەبێت. ئەگەر سیر بکەی مامۆستایانی هونەری دەچن وێنەیەک دەچێشن و تەواو لەسەر تەختەکە، یعنی تۆ 40 دقا 35 دقا منداڵەکە بە یەک وێنەوە سەرقاڵ دەکەی کە وێنەکەش ڕەنگە زۆر ئەو بابەتە پێرفێکتە نەبێتەوە لە ڕووی دەرونی منداڵە بێ، بەس منداڵەکەی پێ دەخافڵێنی. بەڕاستی ئەمە وەک کوردانە گوتی جەریمەیەکە. ئێمە دەبێ وانەکانمان لە ڕێگای ئۆپەرێتەوە بێ. ئۆپەرێتێک دێنی کۆمەڵە دیالۆجی پەروەردەیی تێدایە و کاراکتەرەکان دیالۆگەکانی سوک و ئاسانە، دوو منداڵ دەهێنی هەم دەبێتە هۆیە کەوا منداڵەکە شارەزا دەبێت لە ڕووی زمانەوانی، لە ڕووی پەروەردەیی وهروە لە هەموو جانبەکانی تری. باشە ئەو وانانەی کە خوێنرێ ئاماژەی فێرکاری تایە یا خود ئاماژەکردن بۆ فێرکاری تا چەند گرنگە؟ هیچ نووسینێکی منداڵان نییە ئاماژەی پەروەردەیی تیا نەبێ، تەنها بابەتی ئەو نووسەرانە نەبێت کە بۆ خۆیان وابەستە کردو بە ئەدەبی منداڵانەوە، بەڵام نووسری ئەکادیمی ڕاستەقینەی منداڵان هیچ بابەتێکی نییە وابەستە نەبێ بە ئاماژەی پەروەردەی و لایەنی پەروەردەییەوە، چکە لە کۆتاییدا ئەم بابەتە بۆ ئەدەبی منداڵانە، ئێمە دەمانێت منداڵەکە پەروەردە و گۆش و فێر بکەین. ڕاستە. بەڕێز کاروان عەلی زۆر سوپاس کە لەگەڵمان بووی، بە هیواین خامۆ و نووسینەکانتان ببێتە هەوێنێکی باش بۆ بنیادنانی منداڵان لە داهاتوودا بە کەسانی زیرەک و نووسەر و دەوڵەمەند لە ناو هەرێمی کوردستان و لە ناو کوردستانە. سپاس بۆ ئێوە و هەمیشە هەبن. زۆر سپاس.